تا دێت دۆخی کارەبا لە قەزای چەمچەماڵ خراپتر دەبێت لە قەزای چەمچەماڵ بەهۆی خشتەی دابەشکردن و کەمی پێدانی کارەبای نیشتیمانی ژمارەیەک لە چالاکانی مەدەنی چەند داواکاریەکیان بۆ ڕای گشتی خستە ڕوو دەڵێن لە ئەگەری چاکنەکردنی کێشەکە هەڵوێستی دیکەمان دەبێت. ڕۆژ بە ڕۆژ تا دێت کاتژمێرەکانی پێدانی کارەبا کەم دەکرێتەوە جگە لە خشتەی خراپی پێدانی کارەبای نیشتیمانی و مۆلیدا کە بووەتە هۆی نیگەرانی خەڵکی سنوورەکەمان. ئێمە لە گروپی ڕا داواکارین یەکەم پێدانی کارەبای نیشتیمانی زیاد بکرێت و بگەڕێتەوە دۆخی پێشووی خۆی. دووەم کاتی پێدانی کارەبای مۆلیدا بخرێتە ڕۆژەوە کە ئێستا لە شەواندایە و گرفتی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە. سێەم دۆخی تایبەتی قەزای چەمچەماڵ لەبەر چاو بگیرێت بەو پێی سەرچاوی سەرەکی کارەبای هەرێمی کوردستان و پارێزگاکانی کەرکووک و سەلاحەدین و نەینەوا و دیالە غازی کێڵگەی کۆرومۆرە کە دەکەوێتە قەزای چەمچەماڵەوە. داواکارین بە زووترین کات وەڵامی پێویست وەربگرین و دۆخی کارەبای قەزای چەمچەماڵ بگەڕێتەوە دۆخی پێشووتری بە پێچەوانەوە لە پێناو بەدەستێنانی مافی ڕەوای دانیشتوانی قەزای چەمچەماڵ ڕێگەی تر دەگرینە بەر و هەڵوێستی ترمان دەبێت. هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ باز لە خراپی دۆخی کارەبای نیشتیمانی دەکەن و دەڵێن ئەو شێوازی پێدانی کارەبای لە بەرژەوەندی هاوڵاتیاندا نییە. بە نسبەت کارەبای چەمچەماڵ و بەڕاستی سە کارەبای چەمچەماڵ زۆر ینی خراپە، ینی خراپتریش ئەوەیە کاتەکەی تێکچوو. ئێمە زۆربەی دانیشتوانی چەمچەماڵ لەگەڵ ئەویان کە کارەبا شەوانە هەبێ، شەوانە هەبوونی کارەبا گرنگی زیاتری هەیە. کارەبای نیشتیمانیش ئێستاکە بە نسبەت ئەوەی پێشتر باش نیە، بەڵام ئێستاکە لەوەتی دنیا بەرەو ساردی بووە کارەبا ڕێژەیەکی زۆر کەمی کرد. خۆتان ئەزانن کارەبای هەموو هەرێمی کوردستان لە چەمچەماڵ لە وێزگەی کارەبای چەمچەماڵ بەرهەمدێ و سەرچاوی وزەکەیشی هەر لە کێڵگەی غازی کۆرمۆرە. بەڵام ئەو کارەبایی کە ئەدرێ بە هاو نیشتیمانیان زۆر بڕەکەی کەمە. وەڵای دۆخی کارەبا خراپە هەتا بێ بەرەو خراپتریشە چیە. یعنی ئێستا کارەبا دوێنێ کاتژمێر 4 عەسر بڕاوە کاتژمێرێکی نیوی شەو هاتوۆتەوە، یعنی کاتەکەی ئیسفادەی لێ ناکە و کارەبایی کە دێتشەوە. چالاکێکی مەدەنیش دەڵێ ئەوەی لە چەمچەماڵ دەگوزارێت لە هیچ شوێنێکی دنیا وێنەی نییە، ناکرێت چەمچەماڵ کارەبا بەرهەم بهێنێت و خۆی لەبەر چرا شەو بەڕێ بکات. وڵاوی لە چەمچەماڵە گوزەری بڕۆ ناکەم لە هیچ شارێکی هەرێمی کوردستانە نەک لە هەرێمی کوردستان لە هیچ ناوچەیەکی ئەم جیهانەیە بگوزارێ. معقوڵ نیە شارە گەورەترین وێستگەی بەرهەمهێنانی کارەبای هەبێت، شارەکە خۆی بێ کارەبا بێت و لێرە کارەبا فرۆشتنە مووسڵ و کەرکووک و کارەبا بفرۆشتنە ئەو کۆمپانیا گەورانی لە سنووری چەمچەماڵان. دەوڵەمەندێک هاتووە کۆمپانیا دانا خەڵکی هەڵەبجەیە کارەبا حیزی چەمچەماڵە ئەیفرۆشتنە ئەو دەوڵەمەندە بە پارە. هاوڵاتیانی چەمچەماڵیش هەبێت لەبەر لایت و لەبەر چرا دانیشن. معقوڵ یانە مەزەلەیە بەڕاستی ئەمە مای پێکەنینە تۆ شارێک گەورەترین کێڵگەی بەرهەمهێنانی کارەبا دەبێت خۆت کارەبات نەبێ. بێ هەڵوێستی خەڵکی چەمچەماڵە خەڵکی ئەم ساش سنوورە قوربانی دەرە تێکۆشەرە بەڕاستی شایستە ئەو نین دەسەڵات سوکایەتیان پێ بکات، دەسەڵات بەمبە سوکایەتیان پێکات لەبەرەوەی خەڵکێکی بێڵێسن لە کاتی هەڵبژاردندا لەگەڵ ڕێز و حورمەتم کۆمەڵگە و خەڵک مقەدەسە لای من، بەڵام وەکو مەڕەچن دەنگی پێدەنەوە ئەویش وەفای دەنگەکەیان لەبری خزمەتیان کەن بەم شێوە سزایانەدا. لە وێزگەکانی سنووری قەزای چەمچەماڵ ڕێژەی 180 کارەبای کوردستان دابین دەکرێت و سەرچاوی وزەی کارەبای هەموو کوردستانیش هەر قەزای چەمچەماڵە، بەڵام حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم لە بری پاداشتی شاری پایتەختی ئەنفال و شەهیدان سزای هاوڵاتیەکانی دەدات. ڕەوی محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.